جارێکی دیکە پەتای کۆرۆنا لە پارێزگای سلێمانی سەری هەڵداوەتەوە و ڕووی لە هەڵکشان کردووە. تەنیا لە ماوەی یەک هەفتەدا 22 حاڵەتی نوێی توشبوون بە کۆرۆنا تۆمارکرا. بەشێک لە توشبووان دانیشتووی شاری سلێمانی و دەوروبەری سلێمانین، هەندێکیشیان لە وڵاتانی دەرەوە گەڕاونەتەوە و لە کەرەنتیندا بوون. بەڵام پەیام زانیوێتی زۆربوونی حاڵەتەکان بڕیاری قەدەغەی هاتوچۆ و کەرەنتینی هاوڵاتیانی بۆ جەژنی ڕەمەزان بەدوادا نایەت. ئەو حاڵەتێکی ئێساکی لی دەترسین بەداخەوە کە بۆتە سەبەبێکی ئەوەی کە زۆری هاوڵاتیان لەم کاتی کە ئێتاکێتە دەژین هاوڵاتیان وەکو پێویست ڕێنمایەکان جێبەجێ ناکەن بێ متمانەیەک لە بینی حکوومەتی هەرێم و هاوڵاتیاندا دروست بووە خەڵکەکە وەکو پێویست باوەڕی بەبوونی ڤایرۆسەکە نەدەبا وەگرنگێکی پێنادا. ئەو حاڵەتەی وای لە ئێمە کردووە کە ئێمە بتوانین بەرنامەکانمان تۆڵ بکەین و ڕێنمایەکانشمان تۆڵکەین. هەموو ڕێنمایەکان لە ڕابردوو شاکەکردومانە لە پێناوی هاوڵاتیانی شارە خۆشەویستەکەی خۆماندا بووە ئەوە نەیمە لە حاڵەتی ڤایرۆسەکە دەترسین لەوە چه خەڵکی لە مەترسەکەی تێنەگا. بۆیە داوایان لێ دەکەین تا بتوانن بەتایبەتی لە ڕۆژانی جژناکەمانی جژنێکی خۆش جژنێک بەڕێ بکەین کە دوور بێت لە هەموو حاڵەتێکە ئینشاءڵڵا بە هیوای لە ڕۆژانی جژنیش حاڵەتێکی ڤایرۆسی کۆرۆنا لە شارەکەمانە جێبەجێ دەبێت. ئەوش کردوتە سەر هاوڵاتیان ئەو مەترسی کە وا دەزانە مەترسیەکەکەم بۆ تۆ ڕاتە مەترسیەکەکەم بۆ تۆ بەڵام جێبەجێکردنی ڕێنمایەکان بە بەردەوامی زەرورە بۆ ئەوی بتوانانی هاوڵاتیان لە تەندروستێکی باشیان هەبێت. ڕۆژی یەکشەممە لیژنەی ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنا لە سلێمانی کۆبوونەوە. گەرچی بەشێک لە ئەندامانی لیژنەکە لەگەڵ ئەوەدا بوون جارێکی دیکە قەدەغەی هاتوچۆ و کەرەنتین دەست پێ بکاتەوە، بەڵام بە زۆرینەی دەنگ ئەم بڕیارە پەسەند نەکرا. مزگەوت و بازاڕ و شوێنکارەکانی دیکە بەکراوەی دەمێننەوە، پرسەگێڕان و چوونە گۆڕستان و بۆنە و ئاهەنگەکانیش بە قەدەغەکراوی دەمێننەوە. پارێزگاری سلێمانی کە هاوکات سەرۆکی لیژنەی بەرەنگاربوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنایە دەڵێت ئەو حاڵەتانەی تۆمار کراون بە ئاسایی وەریدەگرن، بەڵام دەبێت هاوڵاتیان پابەندی تەواوی ڕێنماییەکان بن. هاتنی گەشتیار بۆ هەرێمی کوردستان لە مۆرزەیە بە هەموو شێوەیەک قەدەغەیە و قەدەغەی هاتوچۆ لە نێوان پارێزگاکانە بە شێوەی خۆی هەتا دوای جەژن درێژەی ئەبێ و لە هەمان کاتە قەدەغەی هاتوچۆ لەگەڵ ناوەڕاست و باشووری عێراق هەیە. دەواازە نێودەوڵەتیەکان ناکرێنەوە و فڕۆکەخانەکان ناکرێنەوە تەنیا بۆ حاڵەتی ئینسانی دیاریکراو نەبێ. مزگەوتەکان داناخرێنەوە بۆ مەرجە تەندروستیەکان جێبەجێ بکەن، بەڵام لە هەر مزگەوتێکە هاوڵاتیان پابەندی مەرجە تەندروستیەکان نەبن ناچارە بین ئەو مزگەوتە بە دیاریکراوی دابخین نەک هەموو مزگەوتەکان. بەهۆی نەبوونی متمانە بە ئامار و داتاکان بەشێک لە هاوڵاتیان وەک پێویست پابەندی ڕێنماییەکان نابن و پێیان وایە بوونی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان جددی نییە، بەڵام تەندروستی سلێمانی هۆشداری دەدات لە هەر کەم تەرخەمیەک داواش دەکات هاوڵاتیان بابەتەکە بە جددی وەربگرن، چونکە وا بڕوات جارێکی دیکە خەڵکێکی زۆر تووشی ڤایرۆسەکە دەبن. تا ئێستاش لە سلێمانی 160 کەس تووشی پەتای ڤایرۆسی کۆرۆنا بوون و 134 کەسیش بە تەواوی چاک بوونەتەوە. 4 کەسیش کە هەڵگری ڤایرۆسەکە بوون گیانیان لەدەستداوە. ڕامیا ڕۆسمان، کەناڵی پەیام، سلێمانی.